شێتم سعدی بە کەلامی خوا لە وێنەت نییە چ بوو کورە پارەکەی یاوە پێم سەرتیب وێنەت نییە سعدی هەدی کوکاکەت پێم نەگوتی کورە قوربانی خوا بوو کورەوە ماچەیە کەڵە شاخە ماڵ کورە سعدی نەکەڵە شاخ گوپەکانیش دەخۆم بە قورئان یەکسەر لە جیا پارەکەی بژارد و وتی هابیبە ئەگەر ئەنگۆ هەموو بەجێ من بکە قاد تووشی مشکلەی نابن قاد هەدووکە کاکە ئەمە تەکنیکی ئابووریم هەیە تەکنیکم هەیە تەکنیکی کۆمەڵایەتی ئەنوا و ئەشکال کێشە بێتە دەستم کێشەی سیاسیبی یان کێشەی کۆمەڵایەتی هەمی هەل دەکەم تۆ ئەزممویشی لە دوو ژنیە هەیە لە دوو ژنیا زۆر سەرکەوتوی سعدی شەرەفە سەرکەوتو نیمە بۆ ئەحمە پرسا ئەوەی دووژنی هەبی بابێتە کە من پێی دەلم چ بکاتن هەدی بۆ لە ماشەڵڵا چەند سەرکەوتوی لە مۆزوعی دووژنی هەر زۆر سەرکەوتوی ماڵەوە بێڵە یەک منشا ئەزەلان بەدواتەوەیە یەک بەدوایەکە ڕاکەن بەدواتە هەدی کاچی من هەدی ئەو بوا بێتاقەتی کورە فەوتە چی بووە کورە ئەوەندەی ئەتو نەڕۆیشتی کورە سەوتەچیان لە بۆ نردیمە بەجێ بدە و سەوتەی کوڕە خەزوورەکەت لای ئێمە دەست بەسەرە هەلە کوڕەکە زورت هەرێ وەڵڵا سعدی بۆ ئەبێ ئێمە خۆشیە ببینین ناخۆشیەکی گەورە بەدوایە بێت ئەمن هەمیشە خۆشەکانم کورد خایەنن بەس ناخۆشیەکانم درێژ خایەنن ڕەشی ئەشەو بیلا وایە سعدی ڕەشی ژانم لەوە ڕەشە ئەمن هەر دەبی هەموو ڕۆژێ مشکلەک تووشم بیتن تەلەفۆن بۆ کردوون تەلەفۆن و لە بۆی کرد جواب ناداتەوە کامرا لە دوای ئەوەی کە دەنگەکەی نادێک سە قەپاتی موبایلی قەپات کرد وەڵڵا ئەی بۆ بێژنگە کرد تەلەفۆن لۆ بێژەری کرد قەپاتە لۆ دەهامم کرد قەپاتە لۆ لیبووی دەکەم جواب ناداتەوە نازانم چ بکەم ئەی بۆ پۆلیسی با بکەین ڕشت پۆلیسی تێمەکەینە بۆ ئەگەر پۆلیسەکە ئەبلی ناسی با برێن بۆ منە بێژەمبی دەرێ کاکە تو چ دەکەیەوە کاکوڕە خەزووری تووە ئەگە زانی ئەمن چێمە و ئایلێ من بناسیە و کاتی دەری دیارە ژنی دووەمی هەیە ئێتو زانم دەهامیشەکە دەهامی بێ منە دەچم ئەشەو بیلا سعدی لەگەڵ لەمایانە ڕاستەکەی ئەرێ وەڵڵا لەمایانە سەد لە سەد لەگەڵ بەس با من یەک تەلەفۆن بۆ دام بکەم کورە لۆشی بکەی قەپاتە برای عەزیزم لۆم کردیە با بۆی بکەم کاکدا ئینادی ئەمە کاکدا هەدی کاچی من لۆم کردی برای بەڕێسم بە قورئانەڵێ داخراوە بێژەنیش قەپاتە بۆ یەکەم بۆ کورە بێژنگ سەد تەلەفۆنم ڕووی کردی تو چ ئینادی بەسی زنبەی قورئانەویش هەڵێ داخراوە کاچی من چاوەکەم ئێستا تو دەبی یەکشت لۆ من بکەی ئێستا تو دەچێت دوکانی دەهامی ئەگەر دیتت دوکانی کرایتەوە بڕۆ سەلامشی لێ بکە بۆ زۆر باشە باشە دەرگۆ باشە ئەگەر دیتت شێت دوکانەکەی قەپات بوو بتابع بکە باشە باشە ئێگەر لێ بووکی پێ بڵێم ئەگەر لەوێ ببرێ بەرخەکمان لە بۆ بکڕە سعدی تۆ خەی ئەقلە گلێرەکەی تۆ بۆ خاتی خوا من قاور من دڵم نایە قاور مە بخۆ میزە بڕۆم پێکە حیوانێکی بۆ سەر بڕێم کورە کاچە مەزایکی هەبێ دابڕۆ نییە برێ بێرە داهات ویستم سەلامەکە لێ بکەم کاچی من قەی ناڵێم بۆ ڕەفیقێکم بەڵام حیوانێکم بۆ ڕەفیقێکم زۆر باشە دەبڕۆ من بڕۆم ئەری وەڵڵا ئەمیش دەبی بڕۆم بۆ کوێ ئەمیش دەبی بستمەکە لیمەتی ناوی بزان بێژەن لە چێە کورە با خۆم نەکوشم سعدی بە بۆنەی مشکلە و کێرە کێشەی تۆ لەمایەکا 29 ڕۆژەم دوکانە داخراوە کورە کاکە مشکلەم هەیە ئەمریش عەزیزەکەم ئەدی ناوی بچ مشکلەکەی حەلکەم يعني أتو دتوي أول مشكلة مهبل جلطة ليه مدات تسي دكان قبانا كلي أمن مهم ترميان دكانك القماشة كان كله تبيش كتبس لك قماشة بقى أورو داب خلتشي يعني أمره كي شكيت ولا دكانك مهم ترى بهالحال كل عزيزك أما قرض من وقت كل دبي ممنوني من بي ممنون بس أرجعوا كاكا باق سيتو بيه بابري بقول بابري تساوك شي أما لقتها ونعبه وشي السعدي بامشوشي بيراسي أم موبايل ملوك كوتشي والله بوسنا بكاريتو يتربو تلفونو أتي مادام هم تلفونو دكم لون علي ألو صد تلفونو بكم إيه أقام لينا بنا بيني خريكي إيش مترو هاتو هاورو لا تشي سعدي بيجان لا تشي نازان والله روش تدرو بو تشي برسي چين دري إيه نازان والله روش تدرو أقام لينيا دەزانی بێشەن دەست بەسەرا بۆچی دەست بەسەرە کێ گرتوێتی پۆلیس گرتوێتی نەخێر ئەی کەسێک گرتیتی کێ توانێ برێ من دەست بەسەرکە جیابتێ کوڕە خەسوورەکەت لای ئێمە دەست بەسەرە سعدی وەکێ و قسە ناکە نازانم
ئەی چۆن نازانی و نەڤۆیسی بۆ تۆ ناردووە لە پاشان 100 تەلەفۆن لە بۆی کرد جوابی نەداوە. چی بکەین توخوا باشە سعدی کێ ناڵێەوەی مەبەستی لە براکەی هەنار نییە نەبابەنا براکە هەنار قەت کەس ناوێری بیگری. براکەی هەناری ژەوەنە شەریف نییە قسەی زیاد مەکە. قسەی زیایە نەکەم تۆ چەند دڵنیایکەوە بێژەنە بەس بێژە شتی قۆڕ دەکاتن. براکە هەنار لۆ چ بگیری ها؟ چی بکەم بێسە وەڵا تەلەفۆنەکەم بۆ دایکم دایکە دوێنە مشکل عالمی حەلکە. بەسە سعدی توخوا دەی دایکە هەڵی بگریا. ئەلو دایکە گیان قەوماوە ئاگاو لێ نییە تۆ؟ بۆچی بووە؟ چی بۆ دایکە بێژەمیان دەست بەسەر کردووە. چۆن؟ دایەکیان ئەڵێم بێژەمیان دەست بەسەر کردووە. کێ بە تۆی وت؟ سعدی پێی وتم؟ ئەی ئێستا تۆ لەکوێی؟ لە ماڵەوەم دایکە گیان. باشە دەیوە ئێستا هاتم. باشە دایەکیان خێراوەرە. ئەو برای ماشەڵڵا چەند نازدارە. چه ئیشەڵڵا دەیگرین و بەجارە چیز نوێ نەجاتمان دەبێت. خوا دەبست بە سعدی تر تۆش. باشە دەبێت چی کردبی؟ دەبێت میری چی نەدەزیبی؟ برای منەو شتانە قەت داکات. کورە بە قورئان هەرچی فەرمی قۆڕە نیە برایەکە تو دەیکات. وەختی ئەو قسانەیە ها؟